زانایان لە ئاژانسی وڵای ئاسمانی ئەوروپی سەتەلایتێکی پەیوەندیدار بە خۆر ئامادە دەکەن و دەینێرن بۆ توێژینەوە لە وردەکاریە بێوێنەکانی خۆر. ئەمە گەشت دەکەین بۆ نزیکبوونەوە لە خۆر کە پێشتر هەرگیز بەو نزیکبوونەوەیە نەبووە و چەند وێنەیەک دەگرین و لەگەڵ گەلێکدا تای سەنجڕاکێشی خودی خۆر هەروەها ڕەشەبای خۆر کە لە خۆرەوە هەڵدەکات. گەشتەکە 3 ساڵ دەخایەنێت بە کەشتی ئاسمانی بۆ گەڕان بەنێو 43 میلیۆن کیلۆمەتری خۆردا. ئەو شوێنەی ڕووناکی بەردەکەوێت 13 جار زیاتر بەهێزترە بە بەراورد لەگەڵ گەیشتنی بەسەر زەوی. پێوانەی ئەو بایی لە خۆرەوە هەڵدەکات فێری پێکاتەکانی خودی خۆرمان دەکات و یارمەتیمان دەدات تا بتوانین باشتر لەوە تێبگەین کە چۆن ڕەفتار لەگەڵ ئاو هەوای واڵای ئاسماندا بکەین. بۆیە ئێمە دەمانەوێت باشتر لە چۆنێتی گۆڕانکاریەکانی خۆر تێبگەین لە دەوروبەری وڵایەکانی زەوی و هەروەها کاریگەری لەسەر GPS و پەیوەندیەکانی سەتەلایت. توێژەرەوان بەرگێکی پتەوی تایبەتیان دروست کردووە کە بەرگەی ئەو گەرمیە توندە دەگرێت کە ڕوبەڕووی سەتەلایتەکە دەبێتەوە. ئەو بەرگە پتە و پارێستایی گەرمی لە خۆرەوە وەردەگرێت. توانای بەرگری نزیکەی 500 پلەی سەدی هەیە. کەرەستەکان تازە و پێشکەوتون و یەکێک لەو کەرەستانە لە ئێسکی هاڕاوی گیانەوەرانی مردوو دروست کراوە و هەوڵ دەدەن ئەو پلە گەرمیە جێگیر بکەن کە لە پشت ئەو بەرگە پتەوەی سەتەلایتەکەوەیە و بۆ نزمترین پلەی گەرمی بۆ ئەوەی زانستی ئەلکترۆنی بتوانێت کار بکات. زانایان وا دەکەن ئەو سەتەلایتە وەها هەڵبدەن کە لە خولگەی زەوی بچێتە دەرەوە تاکو بتواندرێت گەرمی ئەو سەر و ئەوسەری خۆری بەربکەوێت و ئەمە شتێکە هەرگیز پێشتر نەکراوە. ئەندازیارانی ئەو سەتەلایتە دروست دەکەن بە تەواوی سیستەمە کارەبایی و ئەلکترۆنیەکانی سەتەلایتەکە تاقی دەکەنەوە بۆ ماوەی 7 ساڵ بەر لەوەی لە ساڵی 2020 لەلایەن ناساوە هەڵبدرێت.